زیاتر لە هەفتەیەکە دیمەنی لەشکرچێکی کۆماری ئیسلامی ئێران بۆ ناوچە سنوورەکانی نێوان باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بڵاو دەبێتەوە. ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو کە ئەم ڤیدیویانەی بڵاو کردوێتەوە ڕایگەیاندووە حکوومەتی ئێران هەموو ڕۆژهەڵاتی کوردستانی میلیتاریزە کردووە و بە شێوەیەکی بەردەوام خەریکی گواستنەوەی چەکی قورس و نیوە قورس بۆ کوردستانە. هەنگاو ڕەشی گەیاندووە هاوکات لەگەڵ ئەو جوڵە سەربازیانە ژمارەیەک لە چالاکانی مەدەنی و کەسایەتی ناودار لە پارێزگای سنە و هەروەها دەست بە سەرکراوانی شۆڕشی ژن ژیان ئازادی لەم پارێزگایە و ئەوانەش کە بەهۆی لێبوردنی گشتێوە ئازاد کرابوون جارێکی دیکە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە بان کراون و هەڕەشەیان لێکراوە. تۆڕی ئینتەرنێتیش لە زۆربەی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان خاو بووتەوە. جم و جۆڵە سەربازەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان پاش سەردانەکەی قاسمە لەعرەجی و بەرپرسانی ئاسایشی نیشتمانی عێراق بۆ ئێران دەستی پێکرد. ژمارەیەک ئەکاونتی نافەرمی سەر بە سوپای پاسداران و دامەزراوە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێران لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ڕایانگەیاندووە ئەو مۆڵەتەی ئێران بە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانی دابوو بۆ ئەوەی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چەک بکرێن و بنکەکانیان دابخرێ و لە خاکی هەرێمی کوردستان دەربکرێن بەرەو کۆتاییە و کۆماری ئیسلامی ئێران لە ئەگەری جێبەجێنەکرانی داواکەی لەلایەن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانەوە خۆی دەست دەکات بە هێرش بۆ سەر ئەم حیزبانە. لەم بارودۆخەدا ناوەندی هاوکاری حیزبەکانی کوردستانی ئێران بە بڵاوکردنەوەی ڕاگەیەندراوێک هۆشداری داوە کۆماری ئیسلامی ئێران بە نیازی کوشتنی ژن و منداڵ و پەنابەرانی ڕۆژهەڵاتی کوردستانە کە ساڵانێکە لە هەرێمی کوردستان وەک پەنابەر دەژین و داوەشی لە ناوەندە نێودەوڵەتیەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ کردووە لە بەرامبەر هەڕەشەکانی ئێراندا هەڵوێستی ڕاشکاوانەیان هەبێت. کامیل بۆکانی، کوردستان 24.